سڵاوتان لێبێ دنیا عادلم لە ژین دروستی لەگەڵتانم. هیچ کاتێک هەبووە خواردنێک یان خواردنەوەیەک پەڕی بێتە بۆری هەناسەت و نەزانیت هۆکارەکەی چییە؟ ئێستا باسیەکەین. پەڕێنی مادەکان بۆ بۆری هەناسە دیاردەیەکی بڵاوە ڕوودەدات کاتێک خۆراک یان شلێک یان دەردراوەکانی وەگلیک لە بری ئەوەی بە سوورێنچکدا تێپەڕ بن بە بۆری هەناسەدا دەڕۆن. بەپێی سەرچاوەکان کەسانی بەتەمەن و منداڵان ئەگەری زیاتریان هەیە بۆ توشبوون بەم بارودۆخە، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەموو کەسێک ئەگەری توشبوونی هەیە. بەپێی ئەم هۆکارانە گەڕانەوەی دەردراوەکانی سوورێنچک و گەدا وەک گەڕانەوەی ترشی گەدا گیرانی بۆری سوورێنچک بەهۆی شێرپەنجە، کۆنتڕۆڵ نەکردنی زمان و کێشەکانی پێیوەست بە دەمار، کەمبوونەوەی لیک لە دەم و کێشەکانی ددان کە کار دەکاتە سەر جوێن و قوددان، وەرگرتنی چارەسەری کیمیایی تشک بۆ کەسانی توشبوو بە شێرپەنجەی مل و گەر و مەترسی پەڕێنی خۆراک زیاد دەکات. هەروەها سەکتەی دڵ یەکێکی دیکەیە لە هۆکارەکان. پەڕێنی خۆراک بۆسیەکان مەترسی دووچاربوون بە هەوکردنی سی زیاد دەکات لە بارودۆخە سەختەکەی پەڕێنی خۆراک بۆ بۆری هەناسە کە ببێتە هۆی داخستنی بۆری هەناسە. مەترسی بۆ سەر ژیانی کەسەکە دروست دەکات بە جۆرێک کەسەکە ناتوانێت هەناسە بدات و بکۆکێت یاخود قسە بکات. بەڵام ئەگەر بەشێک لە بۆری هەناسەتدا بخرێت کەسەکە دەتوانێت کەمێک هەناسە وەربگرێت و هەناسە بداتەوە. هەروەها دەتوانێت هێڵنج بدات و بکۆکێت کە لەم کاتەدا کۆکین ڕێگە چارێکی گونجاوە بۆ ئەوەی ڕزگارت بێت لەو خۆراکە گیر بووە. ئەو کەسانی کێشەیان هەیە لە کاتی قوددانی خۆراک یان شلەمەنەکان ئەگەری پەڕێنی خۆراک زیاترە، هەر بۆیە لە کاتی ژەمە خۆراکیەکاندا یان دوای ژەمە خۆراکیەکان ئەم نیشانانە دەردەکەون. هەستکردن بە گەڕانەوەی خۆراک بۆ دەم و هەبوونی لیکێکی زۆر، هەستکردن بە ئازار و گیرانی خواردن لە کاتی خواردن و خواردنەوە، کورتی هەناسە و هەستکردن بە ماندوێتی، کۆکە لە پاش خواردن، چارەسەرەکان، وریایی و قسە نەکردن لە کاتی خواردن و خواردنەوە، دوورکەوتنەوە لە خواردن پێش نووستن، ئەنجامدانی ڕاهێنان بۆ بەهێزکردنی زمان و لێوەکان. لە کاتی ژەمە خۆراکەکەت پێویستە شێوازی دانیشتنەکەت بە جۆرێک بێت کە چەمانووی مل بۆ پێشەوە بێت. بە هیوای تەندروستێکی باش.